بەڵێ سەرتا هەواڵەکان وەک هەمیشە رووسیا وەک دومین دەوڵەتی هەناردەکاری چەک پارێزگاری لە ڕزبەندی خۆی کرد. هاوکات سەرۆکی رووسیاش ئاشکرای کرد ڕێکەوتنەکانی بواری سەربازی نێوان رووسیا و وڵاتانی تر 15 ملیار دلاری تێپەڕ کردووە. ئاژانسەکاڵی هەواڵی رووسیا لە زاری ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا لە میانەی کۆبوونەوەیەکی تایبەت بە بواری بەرگریەوەیان بڵاو کردەوە. ساڵی 2015 رووسیا بەبای 14 ملیار و 500 میلیۆن دلار توانێتی گرێبەستی سەربازی گرێبدات و هاوکات ساڵی ڕابردووش توانوێتی چەند گرێبەستێکی نوێ ببەستێت بە بەهای 9 ملیار و 500 میلیۆن دلار. ڕاشیان گەیاندووە رووسیا توانوێتی ساڵی ڕابردوو چەک بۆ 52 وڵاتی ژیان هەناردە بکات. ئەوەش هاوکاتە لەگەڵەوەی پارێکی زۆر بۆ بواری سەربازی تەرخان کراوە کە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا وێنەی نەبووە. سەرۆکی رووسیا ڕاشی گەیاندووە دەسوەردانی سەربازیان لە سووریا بەڵگەی ئەوەیە چەکی ڕووزی چەکێکی پێشکەوتووە و ئامانجەکانی بەوردی دەپێکێت. بەپێی راپۆرتێکی پەیمانگای سەیبری کە پەیمانگایەکی سەربەخۆیە ئەمریکا یەکەم وڵاتی هێناردەکاری چەکە پشکی لە سەدا 33 بازاڕی چەکی بەردەکەوێت. هاوکات رووسیاش لە سەدا 23 و چین لە سەدا 6.2 فەڕەنساش لە سەدا 6.0. هاوکات ئەمریکا توانێتی 3 خاڵ پێشکەوتن بەدەستبێنێت لە ماوەی ئەم ساڵدا، رووسیاش 1 خاڵ. دەچینە یابان. یابان گەورەترین کوردێنانی بازرگانی تۆمار کرد بە بڕی 813 ملیار و 4 میلیۆن دلار. ئەوەش گەورەترین کوردێنانە لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا. وەزارەتی دارایی یابان ڕایگەیاند کوردێنانەکەی مانگی شوبات هاوکات بوو لەگەڵ پێشبینی شیکردنەوەکان، یەکسان بوو لەگەڵ ئەو بەرزبوونەوەی هەبوو لە ماوەی ساڵێکدا کە لە سەدا 245 بوو. ڕاشی گەیاند ئەوە گەورەترین کوردێنانی بازرگانی یابان بخۆیەوە دەبینێت لە دوای مانگی مارسی 2010 کە ئەو کاتە ئاسی کوردێنان گەشت بووە 931 ملیار و 9 میلیۆن دلار. هاوکات بەپێی تۆماری بازاڕی کاری کەرتە جیاوازەکان لە یابان پێچەوانی کوردێنانی ڕێژەی هەناردا لە سەدا 11.3 بەرزبوونەوە بۆی زیادبوونی هەناردە بۆ لە سەدا 28 بۆ بازاڕەکانی چین بە بەهای 52 میلیۆن یۆرۆ بەرز بووەتەوە. یابان ساڵی 2016 یەکەم کوردێنانی تۆمار کرد لە دوای ساڵی 2010. ئەوەش پاش 5 ساڵ لە کوردێنان دوای ڕووداوەکەی وێزگەی فۆکوشیما. نرخی نەوت دابەزی بۆ نزیکترین ئاست لە دوای ڕاگەاندنی ڕێکەوتنی ئۆپێک کە لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2016 ڕاگەیەنرا بۆ گێڕانەوەی هاوسەنگی نرخ کۆتایی هەفتە. لە بۆرسەکانی گیان نرخی نەوتی خاوی برنت بە ڕێژەی 0.9 دلار دابەزی و گەیشتە 50 دلار و 50 سنت بۆ هەر بەرمیلێک. هاوکات نرخی خاوی ئەمریکیش بۆ 0.8 دلار دابەزی و گەیشتە 47 دلار و 4 سنت بۆ هەر بەرمیلێک. دابەزینی نەوتی ئەمریکا هاوکات بوو لەگەڵەوەی پەیمانگای نەوتی ئەمریکا ڕاگەیاند نەوتی ئەمبارکراوی ئەمریکا بە ڕێژەی 4 بلیۆن و 55 هزار بەرمیل لە هەفتەی ڕابردوودا زیادی کردووە و گەیشتووەتە 533 میلیۆن و 6 هزار بەرمیل. بەپێی وتەی شیکەرەوانی بازاڕی نەوت زیادکردنی لە ڕادەبەردەری ئاستی یەدەگی نەوتی خەزنکراوی ئەمریکا لە دوای ڕێکەوتنی ئۆپیک بۆ کەمکردنەوەی ئەو زیادە بەرەمەی نەوت لە بازاڕەکاندا هەیە کێشەی بۆ بازاڕی نەوت دروست کردووە. ئەوەش فشاری لەسەر بەرهەمێنەرانی نەوت لە ناویدا رووسیا دروست کردووە. ئاسی هەناردەیان کەمکەنەوە بە ڕێژەی 1 میلیۆن و 800 هزار بەرمیل. ئەوەش بۆ گێڕانەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان. بەڵێ بانکی ناوەندی عێراق ڕایگەیاند ئاستی فرۆشتنی دۆلار بۆ ئەم ساڵ بە بڕی زیاتر لە 2 ملیار دلار زیادی کردووە. ئەوەش بە بەراورد بە ڕێژەی خستنە ڕووی دۆلار لە ساڵی ڕابردوودا. بانکی ناوەندی عێراقی ڕاگەیاندراوێکی لەبارەی ئاستی فرۆشی دۆلار بڵاو کردوێتەوە ڕاگەیاند فرۆشی دۆلار بە بانکەکان لە سەرەتای ئەم ساڵەوە تا کۆتایی هەفتەی ڕابردوو گەیشتووەتە زیاتر لە 9 ملیار و 481 میلیۆن و 412 هزار دلار. ڕاشی گەیاندووە ئەم بڕە لە چاو ساڵی ڕابردوودا زیادی کردووە. لەم ماوەدا کە بڕی فرۆشتنی دۆلار بە بانکەکان زیاتر لە 7 ملیار و 233 میلیۆن و 542 هزار دلار بۆ پێیە زیاتر لە 2 ملیار خستنە ڕووی دۆلار زیادی کردووە. بانکی ناوەندی عێراقی ئاماژەی بۆ وەشکردووە نرخی دۆلار لە ناوخۆ و دەرەوەدا 1990 دینار بۆ هەر دۆلارێک. زیادکردنی ئاستی فرۆشتنی دۆلار لە کاتێکدایە ئاستی یەدەکی بانکی ناوەندی عێراق بۆ 47 ملیار دلار دابەزیوە. ئەوەش مەترسیەکانی ئیفلاسبوونی عێراقی هێناوەتارە بەپێی وتەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق.
لە هەرێمی کوردستان وەک پێشبینی ئەکرا زیاتر لە نەورۆزی ڕابردوو گەشتیارێکی بیانی بێنە هەرێمی کوردستان بۆ پێش ژمارەیان لە 110,000 تێپەڕی کردووە. نادڕۆستی وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ڕاگەیان زیاتر لە نەورۆزی ڕابردوو ئەمساڵ گەشتیار هاتوونەتە هەرێمی کوردستان و تا ئێستا ژمارەکە بەوردی نەزانراوە. بە گوێرەی زانیێرەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو 110,000 گەشتیار هاتوونەتە هەرێمی کوردستان سەرباری بوونی قەیرانی دارایی و مەترسیەکانی داعش کە ئێستا مەترسی داعش بە تەواوەتی کەم بووەتەوە. هاوکات بە گوێرەی ئامەرەکانی دەواازەی سنووری نێودوڵەتی باشماق کە سنووری کۆماری ئیسلامی ئێرانە لە ڕێگەی دەواازەکەیانەوە 10,769 گەشتیار هاتوونەتە ناوخاکی هەرێمی کوردستان بە بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی گەشتیار زیادی کردووە. ئەوەش هاوکاتە لەگەڵ زیادبوونی ڕێژەی گەشتیار لە سنووری پارێزگای سلێمانی کە تەنها لە ڕۆژانی نەورۆزدا گەیشتووەتە 35,000 کەس ئەمساڵ بەهۆی نەمانی مەترسیەکانی داعش و دروستبوونی جوڵەیەکی هێواشی ئابووری بۆهۆی بەرزبوونەوەی نرخینەوتەوە زیاتر لە نەورۆزی ڕابردوو گەشتیاران ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. بەڵێمە گرنگترین هەواڵەکانی هەفتە بوو. دوای ئەم ناوبڕا یەنەوە خزمەتان بۆ بڕگەی جیاواز لە هەواڵ. زۆر باش. گۆڤاری فۆربیسی ئەمریکی ناوی لیستی سەرمایەدارەکانی جیهانی بۆ ساڵی 2007 ڕاگەیاند کە لیستێکی ساڵانەیە و ناوی ئەو سەرمایەدارە گەورانەی جیهان بڵاو دەکات و زۆرترین داهاتیان هەیە. ئەوە ژگە لەو سەرمایەدارانەی کە بە سەرمایەداری بنەماڵەی دەناسرێن وەک کەنداو. فۆربیس بۆ ساڵی 2007 ناوی 2043 ملیاردێری بڵاو کردووەتەوە لە ناویشدا ترامپ بە یەکە سەرمایەکەی پاشەکشەی کردووە بۆ 3 ملیار و 500 میلیۆن دلار. ئێمە کۆمەڵێک دە سەرمایەداری گرنگ واتە و دە سەرمایەدارین لە تۆپی سەرمایەداران بۆ ئێمە هەڵبژاردووە و وەسیڤەکانی ئەوان بۆ ئێوە ئەخێنە ڕوو بۆەوەی ئاشنا بن بە سەرمایەدارە بەناوبەنگەکانی گیان. بەڵێ یەکەم لە بیل گیتسەوە دەست پێ یەکەین. بیل گیتس یەکێکە لە سەرمایەدارە زۆر بەناوبانگەکانی گیان و بۆ ئەمساڵیش پارێزگاری لە سەرمایەکەی خۆی کردووە. سەرمایەکەی 86 ملیار دلارە. بیل گیتس تەمەنی گەیشتۆتە 61 ساڵ. ئەو ینی کۆمپانیای مایکرۆسۆفتی هەیە. کۆمپانیای مایکرۆسۆفتی گیان یەکێکە لە کۆمپانیا زۆر گەورەکانی گیان. ئەو خەڵکی ئەمریکایە و هەر بۆ زانیاریشتان زۆرینەی ینی لەبەرەوەی دەخلی قەومی ئەمریکایان ئەوەی پێوتڵێ GDP لە ئەمریکا زۆر گەورەیە. زۆرینەی سەرمایەدارە گەورەکانی گیانەکەونە ئەمریکا و ئەمریکا خاوەنی ئابوووریەکی زۆر بەهێز لە ئاستی گیاندا ینی بە بەراورد بە وڵاتانی تر سەرمایە و داهاتێکی گەورەی هەیە. دووەمیان دەچینە لای سەرمایەداری دووەم. بەڵێ دووەم سەرمایەدارمان واران بوفیتە. واران بوفیت یەکێکە لەو سەرمایەدارانەی کە بڕیاری داوە زۆرترین سەرمایەکەی لە بواری خێرخوازی سەرفکاواتە بۆ ڕێکخراوەکانی بواری مرۆیی بۆ قەڵاچۆکردنی نەخۆشی. خاوەنی کۆمپانیایەکی گەورەی هەمە چەشنە کە بوفیتە. سەرمایەکەی بوفیت 75 ملیار و 6 میلیۆن دلارە. تەمەنی بوفیت لە کۆتایی تەمەنی دەواتە لە پاییزی تەمەنیدایە 86 ساڵە. کۆمپانیای بریکشایر هاسەوەی خاوەن ینی ئەو بەڕێبەری ئەو کۆمپانیای بریکشایر هاسەوەی کە کۆمپانیایکی فرەچەشنە زیاتر لە 6 کۆمپانیای فرەچەشنەواتە لە هەموو بوارەکاندا کارەکە لە بواری سەربازی و هەتاوکو بوارەکانی تر بە هەمان شێوە بوفیت خەڵکی ئەمریکایە. بەڵێ ئەچینە لای جێف بیزوس. جێف بیزوس سەرمایەکەی لە دوای بوفیتەوە 72.8 میلیارد دلارە واتە 72 میلیار و 8 میلیۆن دلارە. تەمەنی بوفیت 53 ساڵە. کۆمپانیای ئەمازۆن واتە بیزوس خاوەنی کۆمپانیای ئەمازۆنە. ئەو کۆمپانیایی کە بە ئۆنلاین
شت بە ینی تۆ توانی بە ئۆنلاین لە ئەمازۆن شت بکڕی بە ماستەرکارت و ڤیزەکارت و بە کارتەکانی تر بە هەمان شێوە بیزۆس خەڵکی ئەمریکایە. بیزۆس خاوەنی پشکی گەورەی هەیە لە واشنگتن پۆست واتە واشنگتن پۆستی ئەمریکی گەورە ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی ئەو پشکی گەورەی هەیە لەم ڕۆژنامەیە بەڵێ سەرمایەداری ئەمانچە ئۆرتیگا گەورەترین بازرگانە لە ئەوروپا واتە خاوەن سەرمایەدارترین لە ئەمریکا و یەکێکە لە واتە گەورەترین بازرگانیشە لە بواری جلوبەرگا سەرمایەکەی ئۆرتیگا 71 ملیار و 3 ملیۆن دۆلارە واتە 71 ملیار و 3 ملیۆن دۆلارە تەمەنی 80 ساڵاویش لە پاییزی تەمەنیایەتی. ئەو خاوەنی کۆمپانیای زارایە واتە کۆمپانیەکەی ناوی زارایە کە کۆمپانیایەکی تایبەتە بە جلوبەرگ ئەو لە وڵاتی ئیسپانیا دەژیت واتە ئەمریکینە ئیسپانیە بەڵێ دەموچاوێکی ناسراو ئەویش مارک زوکەربێرگ خاوەنی فەیسبوک سەرمایەی زوکەربێرگ لە چاوگەنجیا زۆرە 56 میلیارد دۆلارە تەمەنی 32 ساڵە زوکەربێرگ لەگەڵ هاوسەرەکەی بڕیاریان داوە لە سەدا 99 سەرمایەکەیان تا لە ژیاندا بن ببەخشن واتە زۆرینەی سەرمایەکەیان ببەخشن واتە خاوەنی هاوکاری مرۆیی بۆ لێقۆماوان بۆ جۆرە لە جۆرەکان بۆ پرۆسە مرۆیەکان تەرخانەکان خاوەنی کۆمپانیای فەیسبوکە ئەویش بە هەمان شێوە ئەمریکیە بەڵێ کارلۆس سلیم هیلی مەکسیکیە سەرمایەکەی 54 ملیۆن و 5 ملیۆن دۆلارە واتە 54 ملیار و 5 ملیۆن دۆلارە تەمەنی 77 ساڵە کۆمپانیای ئەمریکان موڤیل هەر بۆ زانیاریتان کارلۆس سلیم هیلی یەکێکە لە زۆر کەسە ناسراوەکانی بواری مۆبایل واتە بواری پەیوەندیکردن واتە سەرمایەگوزاری لەو بارەیە زۆرترەکە خەڵکی وڵاتی مەکسیکە واتە بەڕێگەز مەکسیکیە بەڵێ لاری ئیلسن سەرمایەکەی 52 ملیار و 2 ملیۆن دۆلارە لاری تەمەنی 72 ساڵە کۆمپانیای ئۆراکڵی تایبەت بە داتاپەیسی هەیە لاری ئیلسن یەکێکە لەوانەی کە داتاپەیسی دەستگای هەواڵگری ئەمریکی کردو واتە کەسێکی زۆر بەناوبانگە لە بواری داتاپەیسی کۆمپیوتەر و ئەو پرۆسە کۆمپیوتەریەکان لە وڵاتی ئەمریکای واتەویش بەڕێگەز ئەمریکیە بەڵێ دووبراکە چارلز کۆک سەرمایەکەی 48 ملیار و 3 ملیۆن دۆلارە تەمەنی 81 ساڵە کۆمپانیای کۆک بۆ پیشەسازی واتە لە بواری پیشەسازیە کۆک و براکەی لە بواری پیشەسازیە پێکەوە کارەکەن بەڕێگەز ئەمریکیە چارلز کۆک و ئەم پلەی هەشتەمینی هەیە بە هەمان شێوە براکەشی پلەی هەشتەمینی هەیە سا ئەچینە سەر CV براکەشی بەڵێ دیڤید کۆک برای چارلز کۆکە دیڤید کۆک سەرمایەکەی 48.3 میلیارد دۆلارە واتە پێکەوە لەگەڵ چارلز سەرمایەکەیان دیارە دابەش کردووە تەمەنی 76 ساڵە خاوەنی کۆمپانیای کۆکە بۆ پیشەسازی بە هەمان شێوە و براکەی سەرمایەگوزاری لە بواری پیشەسازی ئەمریکیە ئەکەن بە تایبەتی لە بواری ڕاکێشانی هێڵی بۆری گازی و بۆری نەوتی و ینی ئەو پیشەسازی ئاسنانەکان ئەویش بە هەمان شێوە بەڕێگەز ئەمریکیە مایکل بلۆمبێرگ خاوەنی کۆمپانیای بلۆمبێرگی ئەمریکی و خاوەنی پێگە و تەلەڤزیۆنی تۆڕی هەواڵی بلۆمبێرگی ئەمریکی بۆ شیکردنەوەی ئابووری و
ئیشی مایکل بلۆمبێرگ ئەوەیە سەرمایه‌گوزاری لە بواری زانیاری بازاڕی ئابووریاکە سەرمایەکەی 47.5 ملیار دۆلارە تەمەنی 75 ساڵە بلۆمبێرگ کۆمپانیاکەی بلۆمبێرگە ینی پێگەی بلۆمبێرگی ئەمریکی یەکێکە لە پێگە زۆر بەناوبانگەکان کە زۆربەی ئەوانەی کە لە بواری ئابووریایی شەکان پشت بە پێشبینی و کارەکانی بلۆمبێرگە بەستن ئەویش بە هەمان شێوە بەڕێگەز ئەمریکیە. بەڵێ تەوەری ئەم هەفتەیەمان تایبەتە بە بەڵێندەران خۆتانزانم بەڵێندەران زۆرترین قوربانی دۆخی قەیرانی دارایین بۆ ئەم هەفتەیە تەوەرەی هەفتەمان تایبەتکرد بە بەڵێندەران دیارە پێش هەموو کەس ینی قەیرانی دارایی کاریگەری لەسەر گەورەی لەسەر دروستکردن بە جۆرێک لە ماوەی 3 ساڵی ڕابردووە کە پرۆژەکان ڕاگیران و پارەی بەڵێندەران نەدرا وەک گەڵایدا سەدان بەڵێندەر تووشی مایە پوچبوون هاتن ئێستاش کە دۆخەکە بەردەوامە تەنها چەند بەڵێندەرێکی کەم ماون پرۆژەکانیان لەسەر پرۆژەکانیان بەرداون واتە کار لە پرۆژەکانیانەکان ئێمە چەند زانیاریکی گرنگ لەسەر بەڵێندەران ئەخەینە ڕوو پێش ئەوەی بچین لای میوانی بەڕێزمان قسە لەسەر ئەو پرۆسەیە بکەین. کۆمەڵە زانیاری خێنە سەر لەبارەی بەڵێندەران و پرۆژەکانی هەرێمی کوردستان و کۆمەڵی زانیاری ئەخەینە ڕوو دیارە ینی ئەم هەفتەیە قسەمان لەسەر بەڵێندەران کردووە پێمان خۆشە گرافیکەکان ببینین لەسەر پرۆژەکان بەڵێ لە هەرێمی کوردستان 5900 پرۆژە بوونی هەیە 2900یان لە قۆناغی جێبەجێکردن داون لە کاتی قەیرانی دارایەوەتە پێشەوەی قەیرانی دارایی دەست پێ بکە پرۆژەی ڕاگیرا و 2850 پرۆژەیان ڕاگیران واتە نزیکەی کۆتایی و پرژواتە لە کۆی 2900 پرۆژە 2850یان ڕاگیراون. بەڵێ کۆمپانیەکانی بواری بەڵێندەراتی 4200 کۆمپانیای بواری بەڵێندەراتیمان هەیە ئەو بەڵێندەرانی کە لە سلێمانی مایە پوچ بوون کە زۆرترین ینی قەیرانیان پێوە دیار بوو بە تایبەتی لە سلێمانی 800 بەڵێندەرە پرۆژەی ڕاگیرا ئەوەی ئەو پرۆژانەی ڕاگیراون 2800 پرۆژە بووە بەهای چەکی بەڵێندەران لە 150 کەمی کردووە واتە ئەو چەکەی کە بەڵێندەران لە بازاڕە بە ناچاری و بەهۆی قەیرانی داراییەوە بە بەهای کەمتر لە 150 چەکەکە ئیفرۆشنەوە بەهۆی ئەوەی کە پارەکانیان دەست ناکەوێتەوە. مایە پوچبوونی بەڵێندەران کاریگەریکی زۆر خراپی لەسەر ڕێژەی بێکاری هەبووە لە 13 ئاستی ڕێژەی بێکاری بەس کردوێتەوە هەر بۆ زانیاریتان گەورەترین ئاستی ینی زیاترین ئاستی بێکاری ڕێژەکە لە سلێمانی لە 13 بوو لە هەولێر لە 17 بوو لە دهۆک لە 19 بوو بەڵام ڕێژەی بێکاری ئێستا گەشتە لە سەرو لە 13 بەس ئەو کرێکار و کاربەندە شارەزانەی کە تووشی ینی عەقدەکانیان هەڵوەشێنراوەتە و 120,000 کرێکار بوون بەڵێ ئەمانە کۆمەڵە زانیاری بوون. زۆر بەخێر بێت بۆ ستۆدیۆ ژێرخان خۆشحاڵم لێرەت بینم پێم خۆش ئەگەر زانیار قسەیەکە دەبێت لەسەر گرافیکەکان یا زانیاریەکان یا زانیارێکی زیادە بتەوێ بێڵیت. بەڵێ طبعاً زانیاریەکان خۆی ئاماژەن بۆ ئەوەی کەەوە بەڕاستی گەورەترین زەرەر و زیان بەر چینی بەڵێندەران کەوتووە لە هەرێمی کوردستان بۆ بە تایبەتی لە شاری سلێمانیە
ڕێژەیەکی زۆر بەڵێندەرمان مایەپووز بووە، هەروە ڕێژەیەکی زۆر لە خەڵکیمان بێکار بووە، بە تایبەت ئەگەر سیرکەین چینی کرێکار، یعنی ئەم زۆڕۆفێکەوە بەسەر هەرێمی کوردستانە هات بە تایبەتی کاتێکەوە مۆزەفی گرتەوانەیە چینی زەرمەندی ڕئیسی ئەتوانین بڵێن بەڵێندەران کە گەورەترین قوربانیاندا بەڕاستی لە مۆزعەیە ئەگە سیرکەین نزیکی 100,000 کرێکار بێکار بووە ساکەنە لە شاری سلێمانیا بە تەنها لە سلێمانیا شاری وەکو سلێمانیا نزیکی 850 بەڵێندەر تووشی ئیفلاس بوون و مایەپووچ بوون هاتووە. یعنی چەندین پرۆژەمانەوە وتمان لە 2900 پرۆژە ینی 2850 پرۆژە ڕاگیراوە، ینی بە تەواوەتی شەلێلێکی کولی خراوەتە ناو کەرتی بەڵێندەرانەوە کەرتی کارەوانێ لە هەرێمی کوردستانە کە بەداخەوە بەڕاستی وەزعی هەرێمی کوردستانی بەرەو وەستانێکی تەواو بردووە وەکو ئەوە تا ئاسارەکەی خۆمان هەمومانی بینین. ئێستا پێ دوایە شتێک ماوە بە ناوی کەرتی بەڵێندەراتی یا شتێک ماوە بە ناوی بەڵێندەراتی یا شتێک ماوە بە ناوی بەڵێندەر کە لە کاراوێ لێ ئێستادا نەخێر شەلێری تەواوەتی کەوتووەتە کەرتی بەڵێندەرانەوە. پێ دوایە ئەمە هۆکارەکەی ینی بە تەنها لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانایە؟ بەڵێ لەبەرەوەی یعنی ئەوان بەڕاستی سەرەکە بەڵێندەر هاتووە پێشتر عەقدی پڕکردوێتەوانێ و پرۆژەی بۆ دەرچوو هاتووە ئیش بکە، بەڵام لە پڕ بووجە بڕاو میزانیا نەما و بەڵێندەر ئیشەکانی وەستا، ینی هیچ پارەیەک نەما، تەنانەت ئەو پارانی ئێساکەنە چینی بەڵێندەران کە لای حکوومەتە لە ڕابردووە ئیشیان کردووە هەمووی بە چەکی بەڕەسیت پێیان داون و هیچ پارەیەک وجودی نیە. ئێستا چەکی بەڵێندەران چەندەکە لە بازاڕەوە بەزانین لە بەهای لە 150 دابەزیوە؟ باڵێ بەهای لە 150 دابەزیوە، یعنی ئەگەر هەرچەکە هەرچەندێک بێت نیوە قیمە دەکات، ینی هەر لەویانە بەس لەوی شەی کە کردویانە کاتێکەوە بە چەک پارەکەیان وەرگتووە لەویانە نیوانی و زەرەریان. پرسیارێک زۆر ینی گرنگە ئەو ڕوژێنرێ بۆچی بەس ینی بەڵێندەران ینی مستەهدەفی یەکەم بوون لەمەیە، ینی بۆچی پشکی قەیرانی دارایی زۆرترین بەر ئێوە کە زۆرتری ئیفلاس بوونتان بوونە بە خۆتانەوە بینی؟ وەکارەکەی ئەوەی لەبەرەوەی ئێمە ڕەبتی مباشرمان لەگەڵ حکوومەتە، ینی پرۆژەکانی ئێمە حکوومەت تەمویلیەکە، کاتێک حکوومەت بودجەی نەما پارەی نەما کێ زەرمەندە؟ ئەو کەسانن کەوا ڕەبتی مباشریان هەیە وەکو بەڵێندەران وەکو چینی مۆزەفین پارە لە حکوومەت وەرەگرێ بە هەمان شێوە بەڵێندەرانیش پارە لە حکوومەت وەرەگرێ. کاتێک یعنی حکوومەت پارەی نەما بەڵێندەر ئیشی کردووە پارەی نییە بیدرێتێ. ئێستا چەند پارەتان لای حکوومەتە ئەوەی؟ وڵای بە دقیقی تقریبان ڕقەمەکە توانم بڵێم زۆر دقیق نەبێت بەس ڕێژێکی زۆر ینی ئەگاتە چەند میلیۆن دلار ینی ئەگە بە ڕێژەیەژە پێمان بڵێ تقریبان نزیکی ینی زیاد نزیکی ملیارد دلار بێتەوە. بڵێ باش ئێستا کە ئێوە لە کارانین بەڵێندەرەکان چیەکەن ینی؟ زۆربەی بەڵێندەرەکان بە کاریترەوە ینی بێئیشن بێکارن هەیەیانە سەفەری کردو بە دەرەوەی وڵات. من شخصی خۆم ینی ئەو 2 ساڵە لەو تێم ئەزمەی دروست بووە سەفەری دەرەوەی وڵاتم کردو بۆ خوێندن ڕۆشتم وەکو ئیستیغلالی ئەم حاڵەتە بێئیشیە تازە هاتوومەتەوانێ بەشێکی زۆر لە بەڵێندەرەکانی تر ڕۆیشتونەتە دەرەوانە یان خۆیان مەشغوڵ کردو بە شتێکی تر بەشێکی هەر بەڕاستی بەتاڵە. ئەوانەی ڕۆیشتونەتە دەرەوە ڕێژەی ینی ڕێژێکی زیادن یا لە چاو بەڵێندەران لەناو هەرێمی نەخێر بەشی زۆرینەی لەناو کوردستان هەیە. زۆر باس لەوەکرێ سەرمایه‌دار و بەڵێندەران هەرێمی کوردستان جێڵن ئەمە تا چەند ئێوەشی گرتوێتەوە؟ ئەمە زیاتر دەتوانم بڵێم سەرمایه‌دارەکانی گرتوتەوانی کەواک لە کاری وەبەرهێنانە ئیش ئەەکەن ئەوان سەرمایەکانیان زیاتر ئەبەنە دەرەوە لەبەرەوەی هەر کاتێک لا شوێنە مەترسی ڕووی کردە ئابووری مەترسی ڕووی کردە سەرمایە شتێکی ترسنۆکە وەڕاستی ئەڕاتە بەجێ هێڵێ. زۆر باشە مەترسیەکانی ئەوەی کە ئێستا بەڵێندەران ئیفلاسیان کردووە لەسەر ئابووری هەرێمی کوردستان چ مەترسیەکانەیە؟ مەترسی ئیفلاس بوونە چ مەترسیی لەسەر ئابووری هەرێمی کوردستانەیە؟ ئەو یەکێ لە مەترسیەکان ئەوەیە کە ڕۆژانە ئەیبینین بێکاری و برسیبوونی خەڵک بەڕاستی ئێمە کارمان بە کۆمەڵە خەڵکە کرد کەوا کرێکار بوون، ینی چینێکی فەقیری میلەت چیری خوارەوەی میلەت بمەڕاستی ئەوانەی ساکەنە بێکارن بەهۆی بێکاربوونی بەڵێندەرانەوە. ئیتر ئەوە بەڕاستی ئاسەوارەکەی زۆر واضح دیارە هەمومان ڕۆژانە ئەستی پێکە. بۆچی بارتاقای سەرمایه‌داران بوون منە حکوومەت بەدەم ئێوە نەهات؟ وڵای یەتوانم بڵێم ئەوە بێ حکوومەت وەڵامەوە پرسیارە باتەوانێ ئێمەش هەتا ئێساکێنە لە چەندین محاولات کراوە زۆربەی کات بەڵێنان پێداوین بەڵام تا ئێساکێنە بەڵێنەکان نەچۆتە بواری جێبەجێکردن و ئێستاکێنە تازەترین بەڵێن ئەوەیەکەوە ئاڵێن گوایە مانگانە 10 ملیار دینار بۆ بەڵێندەران سەرف ئەەکەن لەسەر ئاسی هەرێمی کوردستانە و ئەمما قەرارە بۆ پرۆژەی گەشەپێدانی پارێزگاکان بێت. نازانین تا ئەوە تا ئێساکێنە ئایا ئەوە چەندێک ئەو بەڵێنەش وەکو ئەوانی تر ئەوێت یان ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. بۆچی ئەوە گومانتان هەیەیانێ؟ لەبەرەوەی تا ئێساکێنە لە ماوەی 2 ساڵات چەندین بەڵێن دراوە نەچۆتە بواری جێبەجێکردن. زۆر باش مەترسیەکانی نەبوونی بەڵێندەران لە ناو پرۆسی ئابووری هەرێمی کوردستان یانی چوونە دەرەوەی بەڵێندەران لە ناو پرۆسی ینی لە ناو بازنەی ئابووری هەرێمی کوردستانە ئەو مەترسیانە چین ینی کە دروستی ئەکا لەسەر ئابووری؟ بەڕاستی گەورەترین مەترسی ئەوەیە لە ناو هەر کۆمەڵگەیەکە چینی ناوەڕاست نەمێنێ، یعنی چینی ناوەڕاست کە ئەتوانین بڵێن بە داینەمۆی
داینەمۆی ئەو میلەتەدا ئەندرێت بۆ بژانەوەی ئابووری لەناو هەر میلەتێکە. بەڵێن دەرانیش تەمسیلی ئەو چیناکەن، چینێکی زۆر باڵا نین، زۆر دەوڵەمەند نین و چینێکی خواری شەوە نین، چینێکی ناوەڕاستن. ئەم چینە نەمێنێ ئیفلاس بکە گەورەترین زەرەر بەر ئەو کۆمەڵگەیەکەوێت لە هەموو دنیای بۆ شێوەیە. بەڕاتۆ ئایندەی کەرتی بەڵندەرایەتی بۆ خوێندنەوەتان بۆ دۆخەکە بەرەوکوێڕەوە. پێم وایە ئەگەرات و بژانەوەیکی ئابووری ڕووبا لە هەرێمی کوردستانە و یعنی ئەو سیعری نەوتوەکۆی بازار ئەیبینین بچێتە سەرەوە، پێم وایە حکوومەت ئاوڕێکی جدی لەم کەرتە باتەوانێ ئومێد دەکەین بەرەو باش بوون بڕات. هیچ بڕیارێک هەیە بەم زوانە بۆ نمونە بەشێک لە پارەکاتان سەروێ و ئاماژە پێکرد، یعنی بسم تەنها جگە لەو پارەی کە بۆتان سەرفەکرد هیچ ئەم بەڵێنە بۆ سەرۆکی حکوومەت داوێتی ئەنجومەنی وەزیران دراوە کێت ینی بەڵێنەکەی داوە؟ بەڵام بەڵێنە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دراوە، قەرارەکە مانگانە 10 ملیار دینار بۆ سەرجەم هەرێمی کوردستان سەرفرێک ئەمەش ڕێژێکی زۆر کەمە، یعنی ئەتوانم بڵێم بەڵێندە لە ساسی بەرەکەوێت لەو پارێکە هەیەی لە حکوومەت، یعنی لە سا 4 شتێکی وانی هیچ پێم وایە هیچ حرەکەیەک هیچ بژانەوەیەک دروست ناکات بۆ کار. زۆر باشە. ڕێز جەمال ڕەشید ئەندازیار و بەڵێندەر سپاس بۆ ئەوەی کە لە ستۆدیۆ ژێرخان ئامادە بووی. زۆر سپاس بۆ ئێوە. بەپێی پێشبینیەکانی کوردماوەی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا EIA نرخی نەوت تا ساڵی 2010 باشترین ڕیکۆردێک بپڕێت نزیک بوونەوەی لە $6 ئەمریکی. هەر بەپێی پێشبینیەکە نرخی خاوی تەکساس لە 2007دا دەگاتە $53.49. هاوکات خاوی برنتیش دەکاتە $54.62. ڕێکخراوی ئۆپیکیش پێشبینی ئەوەی کردووە نەوتی ئۆپیک لە 2017دا بگاتە $50.05. پێشبینیەکەی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا باسی گەشەی بەرەمی نەوتی ئەمریکی کردووە و بەرهەمی نەوت لە 2016دا 8.9 ملیۆن بەرمیل بووە، بۆ 2017 بۆ 9.2 ملیۆن بەرمیل بەرز ئەبێتەوە. بۆ 2010 بە هەمان شێوە زیادبوونەکە بەردەوام دەبێت تا دەگاتە 9.7 ملیۆن بەرمیل. ئەم پێشبینی ئەوکاتە لەگەڵ دابەزینی بەردەوامی نرخی نەوت لە بازارەکانی گیان بەهۆی بەرزبوونەوەی ئاستی یەکدەکی نەوت لە ئەمبارەکانی نەوتی ئەمریکا وە زیادەی خستنە ڕووی لەگەڵ ئەوەش ئەمبارەکانی نەوت لە جیهان لە 2016دا ڕۆژانە 9 ملیۆن بەرمیل زیادیان کردو. بەڵێمە کۆمەڵێک گرافیکمان لەسەر پێشبینیەکان بۆ نرخی نەوت لە نێوان 2007 و 2010دا بۆ ئامادە کردوون. ئەم پێشبینیانە پشبەسووە بە ڕێکخراوی ئۆپیک واتە بەیاننامەکانی ڕێکخراوی ئۆپیک و پشبەسووە بە زانیاریەکانی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا. بەپێی پێشبینیەکەی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا و ڕێکخراوی ئۆپیک نەوتی خۆراوای تەکساس لە ساڵی 2016دا بەڕێژەی ناوەندێتی واتە بۆ ساڵی ڕابردوو $43.33 بووە بۆ هەر بەرمیلێک. بۆ ساڵی 2017 ئەم ڕێژەیە زیاتر بەرزەبێتەوە بۆ $56.49 و بۆ ساڵی 2018 $56.80. خاوی برند باشترین جۆری نەوتە لە بازارەکانی ژیانە و زیاترین نرخی هەیە. نەوتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ینی تا ڕادەیەک ئاستەکەی لە ئاستی خاوی برندایە. ساڵی 2016 خاوی برند بە ڕێژەی ناوەندێتی $43.74 کردووە لەناو بازارەکانە واتە بۆ هەر بەرمیلێک $43.74 کردووە. لە ساڵی 2017دا پێشبینی ئەوە کرێت نرخی خاوی برند بۆ $54.62 بەرز بێتەوە، واتە لە ساڵی 2017 هەر بەرمیلێک نەوت ئەوەندە ئەکات بەپێی پێشبینیەکانی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا EIA و بۆ 2018 $57.80 واتەگاتە ئەو نرخە. نرخی خاوی ئۆپیک واتە نرخی نەوتی خاوی ئۆپیک کە لە نێوان خۆراوای تەکساس و خاوی برندایە. ئۆپیک لە ساڵی 2016 هەر بەرمیلێکی $43.33 کردووە و بۆ ساڵی 2017 $53.49 کردووە. بۆ ساڵی 2018 خاوی ئۆپیک $56.80 دەکات واتە تا ئەو ڕادەیە بەرزەبێتەوە. من میوانێکی بەڕێزمەیە بۆ قسەکردن لەسەر کاریگەری نرخی نەوت خۆتانەزانن ینی نەوتی هەرێمی کوردستان
نەوتی هەرێمی کوردستان لەژێر کاریگەری بازاڕی نەوتی ژیانیایە. لەسەر هێڵی تەلەفۆن بەڕێز بیلال سەعید بەڕێوەبەری پەیوەندیەکانی پەیمانگەی کوردی ئەمریکی بۆ توێژینەوەی ئابووریمان کردووە. بەڕێز بیلال خۆشحاڵم گوێ بسم لە دەنگی بەڕێستانە بێ. پێم خۆشە زانیاری ئەومان بدەیتێ کاریگەری نرخی نەوت لە بازاڕەکانی گیان چ کاریگەریکی لەسەر هەرێمی کوردستانە بێ بە شێوەیەکی گشتی. کاگوری سپاس بۆ پرۆگرامەکە، سپاس بۆ ژێرخان. لێرە قسە لەسەر داهاتووی نرخی نەوت یان قسەکردن لەسەر مامەڵەکردنی نرخی نەوت دەتوان بڵێن بە جۆرە لە جۆرەکان ئاستەمە، بەڵام ئەوەی کە پێوەستە بە بەرزبوونەوەی بەهای هەر دۆلارێک لە نرخی نەوت بە دڵنیایی و ڕەندانە لەسەر کوێ ئەو وڵاتانە دروستەکە کە سەرچاوی سەرەکیان سەرچاوی سەرەکی داهاتیان لە نەوتۆ سەرچاوی گرتووە بە دنیای و هەرێمی کوردستانیش لەنێو ئەو چوارچێوە گشتیە کە پێوتری عێراق ئەکرێ بڵێن هەرێمی کوردستان ناوەندێکی گرنگە لەم پرۆسەیەوە ڕۆڵێکی کاریگەر و گەورەیە بینەوەی کە بتوانێت سەرچاوەکانی خۆی لە ئێستادا کە لە نەوتۆ سەرچاوی گرتووە هەر بەرزبوون هەر دۆلارێک بە دنیا و ڕەندانەکان لەسەر دروستەکە بۆیە ئەوەی کە وتراوە تاوپێسە هەرچەند داتاکان تاوەکو مانگی 11 بڵاوکراوەتە لایەن وەزارەتی سامانە سروشتەکان، بەڵام بە پشتبەستی بە داتاکانی ڕابردووە هەرێمی کوردستان و 500,000 بەرمی نەوتی هەناردە کردووە بە شێوەیەکی بەردەوام. واتە ئەگەر $1 بەهای نەوت لە بازاڕەکانی گیانە بەرزبێتەوە بە ژمارە ئاسایەکەی کە هاوڵاتێکی ئاسایی تێبگە $500,000 ڕۆژانە لە داهاتی هەرێمی کوردستان بەرز دەبێتەوە. هەرچەند هەرێمی کوردستان بە شێوە بەردەوامەکەی نزیک بە $6 تا $7 و تەنانەت لە بەهای نەوتی فرۆشاوی عێراقیش کەمتر نەوتی فرۆشتە لە خۆناغی ڕابردووە، بەڵام بە دڵنیاییەوە هەر ئومێدێک بۆ بازاڕی نەوت بگەڕێتەوە بە بەرزبوونەوەی ڕەندانەوەکان داهاتی هەرێمی کوردستان دروستەکە هەر ئەمە شەوای کردو کە وڵاتیان هەرێمی کوردستان لە ئێستادا چاوەکانیان باشتر تیشتر لەسەر گۆڕانکاریەکانی نرخی نەوتە. ئەنگە خۆناغی ڕابردووە گەر میدیایەک بەم شێوەی ئێستا وەکو پرۆگرامەکەی جناب باسی لە نەوت کوریان لەوانەیە بینەرێکی ئەوتۆی نەبووە، بەڵام لە ئێستادا هاوڵاتی بۆیە بشكل کوردستان کە سەرچاوەکەی نەوتە یان سەرچاوەکەی داهاتە بۆیە ئەکرێ بڵێن گۆڕانکاریەک دروستکە بەرەو سکتەرەکانی دیکە. ئەگەر بڕیارە لە چوارچێوەی سکتەری نەوت و داهاتی نەوت تا بمێنێتەوە بێ خەمخۆردنێکی زیاتر باشتر و بە بازار باشتر بخێ لەلایەکە و لایەکە سەرچاوەکانی هەناردەکردنی زیاتر بکات، دەواازەکانی هەناردەکردنی زیاتر بکە بۆی بتوانێت. بەڕێز بیلال یانی خۆتەزانی هەرێمی گۆڕانکاریەکانی نرخی بتوانێت ئیدارەدان و بەڕێوەبردنێکی باشی زۆر باش. خۆتەزانی هەرێمی کوردستان ینی هاوئاستە ینی نەوتی هەرێمی کوردستان تا ڕادێک هاواسە لەگەڵ خاوی برێند بۆ 2007 تا 2018 ئەگاتە $57 واتە نزیکە بێتەوە لە $6. ئەمە تا چەند تەوژمێکی باش دەدات بە ئابووری هەرێمی کوردستان؟ ئێستا جۆرێک لە جۆرەکان شەقشەیەکی لە بازاڕی نەوتە ڕاستە ئەمانە خوێندنەوەیەکی یان ئۆپیکن بۆ بازاڕی نەوت، بەڵام بە جۆرێک ناسەقامگیری هەستێکی پێوەستە بە کۆبوونەوەکانی داهاتووی ئۆپیکەوە. داهاتووی ئۆپیک لەوە سەرچاوەگرێک ئێمە بزانین لە ئێستادا چارەکی یەکەمی ساڵی 2017مان وردە خەریکە کۆتایی دێ بۆیە وڵاتانی ئۆپیک بۆ بازاڕی نەوت بەشێوە گشتەکەی لە چاوەڕوانی ئەوەیە کە ئایا کۆبوونەوەی داهاتی ئۆپیک چۆنە بێت، چونکە هەموو ڕێکەوتنامانێک کە کراوە وڵاتانی ئەندام لە ئۆپیک و دەروی ئۆپیک هەمویان قسە لەسەرەوەی کە تا ناوەڕاستی ساڵی 2017 بەهای نەوت لەم شێوە بە جۆرە لە جۆرەکان سەقامگیری پێوە دیار بێت. بەڵام لێدوانەکانی قۆناغی ڕابردوو بە تایبەتی دوا بەدوای کۆنگرێ و کۆنفرانسێکی گەورە کە لە ئەمریکا بڕێوەچوو لێدوانەکانی سعودی ڕاستەوخۆ ڕەنگدانی لەسەر بازار دروست کرد و بینیمان نزیک بە $6 تا $7 پاشەخشە لە بازاری نەوتان ڕوویدا پایوەست بە کۆتایی ساڵی ڕابردووە تا کۆتایی ساڵی 2016. بۆیە ئەبێ چاوەڕوان بین بزانین هەفتەی داهاتوو هەفتەی داهاتوو دو هەفتەی داهاتوو بازار جارێکی دیکە لەژێر کاریگەری لێدوانی وڵاتانی ئەندام لە ئۆپیک و هەروەها بڵاوبوونەوەی راپۆرتی ئۆپیک چیمان پێڵێ لە بازاڕەکانی نەوت بە ئێمە ئەزانین کاگوریا کە بە بەردەوامی دوا بەدوای 15 مای یا 16 مانگی خۆناغی داهاتوو راپۆرتی مانگانەی ئۆپیک بڵاوە بێت و کەمە ڕاستەوخۆ کاریگەری ڕەندانەوە دروستەکە. لەلایەکی دیکەوە نەوتی کۆگاکراوی ئەمریکا توانین بڵێن بەشێکی دیکەی پرۆسەکەیە و هەروەها لێدوانەکانی ترامپ و خەتی هەڵبەتی هەڵبژاردنەکانی پەیوەست بە ئێستاوە ئەکرێ بڵێن قۆناغی داهاتوو چی گۆڕانکاریەکمان پێڵێ. زۆر باش بە بڕوایەوە بەڕێز بزانین قۆناغی داهاتوو بازاڕی نەوت بەچیدا. زۆر باشە بەشێوە گشتێک ئەگەرم لێدوانانە لێدوانێکی جێگای ئومێد بن بۆ بازاڕی نەوت ئەکرێ بڵێن ئاماژەیەکی باشە، بەڵام پێوەستە بۆی کە ناکاتەوەی کە بڵێن ئێمە خەیرانە دارایەکە تێپەڕین بارودۆخی هەرێمی کوردستان زۆر لەوەی ئێستا باش دەبێت ئەمێنێتەوە سەرەوەی کە هەرێمی کوردستان ئایا تا چەندێک دەتوانێت بۆریەکەی و هەروەها ئەو نەوتەی ئێستا کۆمپانیەکان بەرهەمێنێت تاوەکو چەندێک دەتوانێت هەناردەی خۆی بەرزداتەوە زیادی بکە
لەگەڵ ئەمانەشا ئیدارێکی باش چونکە ئێمە هەمووان دەزانین کە لە هەرێمی کوردستان تێبینی و گومانێکی زۆر هەیە لەسەر کۆی پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان کە ئەمانە بێ وەڵام دەرەوەی کۆی قۆناغی داهاتووی هەرێمی کوردستان بن. شیکردنەوەکانت دروستن. من پێم خۆشەوە پرسم ینی ئێستا خەڵک زۆر تامەزرەوەی بزانێت ینی نرخی ینی بەرمیلێک نەوت لە چەنابێ بۆ هەرێمی کوردستان نرخێکی تا ڕادەیە گونجاوە ئەتوانن بۆن بڵێ بەرگێک بە ئابووری هەرێمی کوردستان نەکاتەوە جۆرە لە جۆرەکان. خۆی لە ڕاستیان ناکرێ بڵێن ئومێدێک نادا چونکە ئێمە هەرێمی کوردستان ئەزانین خۆناغی ڕابردوومان لە سەرەتای ساڵی 2016دا نەوت بە 27 دلار بۆ ئێستا ئەگەر بە ناوەندی واتە تێکڕای ناوەندی یان ناڤەرێجی کۆتایی نرخی نەوتی شتێریکە هەرێمی کوردستان لە ئێستادا و بەهای نەوت لە بازاڕەکانی جیهانە پێمان دەڵێ دوو ئەوەندەی قۆناغی ڕابردووە لە کاتێکا بڕا لە پاشەکەوتی موچەی فەرمانبەرانراوە وی هاوڵاتی ماسی خۆیەتی بپرسێ کە لە کاتێکا بەهای نەوت لە قۆناغی ڕابردوو بە تایبەتی لە سەرەتاکانی ساڵی 2017 دلارشی تۆمار کردووە ئەگەر لە کۆی گشتیشە مامەڵی لەگەڵا پێوە 7 دلاری کەمتر لە بازاری ژیانی فرۆشا بێ واتە بەرمیلێک نەوتی هەرێمی کوردستان بە 50 دلار بێ خەڵاندی بۆ کریان فرۆشرا بێ کە ئەمە پێمانەڵێ هەرێمی کوردستان زیاد لە 23 دلار لە کاتی فرۆشراوی گشتی نەوت لە بازارەکانی جیهانە کە بڕیاری پاشەکەوتی موچەی فەرمانبەرانراوە گۆڕانکاری لە بەهای نەوتە هاتووەتەکایەوە بۆ ئێستا کاتی ئەوەیە کە گۆڕانکاری لە کۆی سیستەمی ئابووری هەرێمی کوردستان بە پێی ژمارە و بەداتا حکوومەتی هەرێمی کوردستان پێمان بڵێ بەڵام وەکوتم ناکاتەوەی کە بڵێ قەیرانەدارایەکەتی پەڕێنج کۆلەلایەکەوە داهاتووی ئابووری هەرێمی کوردستان کە لە قۆناغی ڕابردوو پشتی بە بەغدا بەستووە لەلایەکی دیکەوە بە دڵنیاییەوە پێدەڵێم کە بەشێک لە پرۆسەی ئابووری هەرێمی کوردستان بە شێوازی و مامەڵەی جیاوازی لەگەڵا کراوە لە ئێستادا پرۆسەیەکی چاکسازی هاوهەنگ لەگەڵ باشترکردنی پرۆسەی ئابووری هەرێمی کوردستان بەڵام هێشتا دەرهاوێشتێن پرۆسانە وەکو خۆی دەرنەکەوتووە ئەبێت چاوەڕێ بین وەکو بەڵێنانی کە حکوومەت داوێتی لە پرۆسەی چاکسازی لە کەرکردنەوەی خەرجەکان لە زیادکردنی داهاتە کە ئایا بزانین قۆناغی داهاتوو ڕەنگدانەوەی ئەم پرۆسانە لەکوێیە و هەرێمی کوردستانیش بە شێوەیەکەی نەوتی چەندێک ڕاوانە کردووە گوتم تا مانگی سێ بەرەوردە کۆتایی دێ واتە 4 مانگە حکوومەت هەرێمی کوردستان راپۆرتی هەناردە و فرۆشتن و داهات نەوتی هەرێمی کوردستان بەڵێ سپاس بۆ بەڕێز بیلال سعید بەڕێوەبەری پەیوەندیەکانی پەیمانگای کوردی ئەمریکی بۆ توێژینەوەی ئابووریکە لەم بڕکەی بەرنامەکەیە لەگەڵمان بووی. بەرگە و بابەتەکانی ئابووری ئەم جارشتان پێشکەشکرا لە ژێرخان سوپاس بۆی وەکە لەگەڵمان بوون تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.